پەرلەمانە عێراقی دەربارەی ئاڵایە کوردستانە لە کەرکووکێ لەزید بڕیارە خوددا کرد ولدوردا سالیم جبوری سەرۆکێ پەرلەمانە عێراقی داخوازش فراکسیۆنên کوردستانê kir ku vegerhneva û baykûta xwe bişkên wil dîvda serokatiya perlemanê dê vê biryarê rawestîn. گەڕانەوەمان بۆ ناو پەرلەمان بۆ ئەو بوو کە دوێنێ سەرۆکی پەرلەمانە سەردانی کردین و وعدی ئەوەیدا کە لە بیدایی جەلسە جۆرەدان پێدانانێن بۆی کە ئەوەی هەبووە پەلەکراوە هەڵەیە ئەوە بۆ خۆی لە خۆیدا اعترافێکە بەنسبەت ئێمەوە ئێمە لە سەرەتاوە گوتمان ئەو بابەتە دەبوو تەحویلی لیجانی مختص بکرێ نەک ئەوەندەی کە بە پەلە و بڕیارە دەربچێ و ئەمڕۆ بالفعل لە بیدایی جەلسە باسی لەوە کرد کە جۆرە پەلەکردنیەکە بووە لەو قەرارەی کە لە ڕۆژی شەممە دەرچوو. کەرکووک دەڤەرەکە کێشەدارە ول çarçûvê madda 140 destûrê Iraqya lewra Kurd li ser alaya Kurdistanê li Kerkûkê hemî şêwekê amade ne ku bergiriye li mafên xwe bikin. تاکو ئێستا مادەی 140 چارەسەری ئەو کێشانی نەکردووە ئێمە پێیانەڵێن ئەم چارەسەر ئەکرێ ئۆکێ چارەسەر ناکرێت چووکە ئێمە ئەوە تا چارەسەری ئەکەین بەدەستی خۆمان ئاڵاتەمان هەڵکرد و هیچ قووەتێک نییە دایگرێ حتا ئەو دەنگدانی کە ڕوویدا لە ناو مەجلیسی نواب هیچ قانونی نییە و هیچ قوتێکی نییە بۆ داگررتنی لەبەر ئەوەی مەجلیسی محافظەی کەرکووک بڕیاریدا ئەوە زۆر زۆر بەقوتەوە قانونیە تا بە هیچ شێوەیەک ئاڵای کوردستان داناگرێ لە سەردەم و دەستگاکانی کەرکووک. ئەندامێکی فراکسیۆنا ئەلمواتن دیسان بۆ دەنگی ئەمریکا ڕاگەیان ku fraksiyonawî dijî biryara bilindkirina alaya Kurdistanê li Kerkûkê û dîsan dûpat kireve ku nabêtib çi şêwekê alaya Kurdistanê bihête bilindkirin. الحديث عن التراجع عن قرار اخافتنا الدور وگرا ج بریارا انجمن نوینرا ناهلدانا آلا عراقی تنه لسر آواهین کرکوکی او بریارا که امجه و ناگرن. ناکوکین وارو نتوایتی و آلا هیلن سورن جم کردان. ولدور دا کرددوان بابتان دا اکریزیا خود دیاریت کن که داکوکی کرن لمافن خو کارکین نتوایتی و جوه خاله پاشگز ناب نبا. بغداد نظر عبدالله دنگی امریکا.